هارمان نییە گودەویۆمان سایدە گودەویۆ بەناوی خوای بەخشندەی میهرەبان هاو نیشتمانانی بەڕێز و خۆشەویست هەموو لایەک باش دەزانن کە سیاسەتی هەڵە و ئیدارەدانی خراپ و قۆڕەخکاری و نەعەدالەتی زۆری حکمڕانی 27 ساڵی ڕابردووی دوو هێزی دەسەڵاتداری هەرێم خەڵک و خاچی کوردستانی بەچی ڕۆژێکی ڕەش و پڕقەیران و کارەسات بردووە گۆرنی ئەم بارودۆخە دژوارە نە بە هەوڵێکی سرینەوە نە بە شەڕی کۆنەقین و نە بە مزایداتی سیاسی نە بە بەڵێنی گەورەی ناواقعی و ناڕاست ناکرێ و نابێت بەڵکو پێویستی بەوە هەیە کە سیاسەت و حکومڕانی بخێنەوە سەر ڕێگە و بجێڕنەوە سەر مانە دروستەکەی خۆی کە خزمەتکردنی گەل و بەڕێوەبردنی کاروباری خەڵک و داباشکردنی عادلانەی سامانی گشتیە ئەمانەش بە کەسانی دێتە دی کە ژیری لە بڕیار و دانایی لە هەنگاوەکانیاندا هەبێ و چاوی لە ئایندەیەکی گەشت بێت بۆ خەڵکی وڵاتەکەی بەبێ هیچ جیاوازێکی حزبی و ئایدۆلۆژی ئێستا ئەو ساتە گرنگەیە کە توی هاونیشتمانی دەتوانی بڕیاری دروست بدەیت ئەم دۆخەنا لەبارەی کە بۆ تاک بە تاشی کۆمەلگەی ئێمەی خۆڵکێنراوە ڕاست بکەیتەوە ژیان و خۆشگوزەرانی و دروستکردنی ئایندەیەکی گەشت لەدەستی تۆدایە هەر وەک چۆن هەر بڕیارێکی هەڵا ڕازیبوونە بەم هەموو ستەم و نەعەدالەتی و بێکاری و برسێتی ساڵانێکی زۆرە پێوە دەناڵێنی لەم هەرێمەدا کە ژمارە دانیشتوانەکەی چەند میلیۆن کەسێک تێپەڕ ناکات پڕ لە سامان لە داهات لە بەرەکەت بەڵام بەهۆی ئەوەی خەڵکی نەشیا و بەڕێوەی دەبات ڕێژەی هەژاری برسێتی بێکاری ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشاندایە ئێستا کە بەرەو هەڵبژاردنی خۆری پێنجەمی پەرلەمانی کوردستان دەڕۆی دەمەوێت ئەزمموی 25 ساڵ کاری سیاسی و 4 ساڵ ئەزمموی حکومڕانی خۆم بخەمە خزمەتی خەڵکی کوردستان و لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە کار بۆ سەروەری یاسا و بەندبەرکردنی گەندەڵی و خۆشگوزەرانی خەڵک و تەدایی و ئاوەدانی واقعەکە